ئەگە بەڕێزێک زانی ترسی دکتۆری هەیە ترسی نەخۆشخانەی هەیە دەبێت زوو چارەسەری خۆی بکات چکە هەم کەس نەخۆش دەکەوی هەموو کەس پێویستی بە دکتۆر دەبی کە دەبێت چارەسەری خۆی بکە چارەسەرەکانی چەند شتەکەن یەک ئەو بەڕێزە خۆی ئامادە بکات لە بۆ دکتۆر بۆ نمونە شت لەسەر دکتۆر و لەسەر نەخۆش و لەسەر نەخۆشخانە نەخۆشی و لەسەر نەخۆشخانە بخوێنتەوە ئەوە یەک دوو ئەگەر نەخۆش کەوت دەتوانی بە ئینتەرنێت تا حدێک چارەسەری خۆی بکە پرسیار لە دکتۆرەکان بکە سێ ئەوانەی کە سێ هەوڵدا لەگەر نەخۆشە خزمیتی برادێتی لەگەری بسە لای دکتۆر چەند جارێک بچیتن ئیدی لەو جەوە ڕادێ چار معلومات دەربگری لەسەر نەخۆشی لەسەر نەخۆشەکەی خۆی ئیدی ئەوانە پەیوەندی هەیە بە نەخۆشەکە بەشێکی لە چارەسەرەکەی پەیوەندی بە خزم و کەسی نەخۆشەکەی بە خزانی نەخۆشەکەی هەوڵ بدەن یارمەتی ئەو نەخۆشە بدەن لەگەر خۆیان بیبن لە بۆ نەخۆشخانەکان کە سەردانی نەخۆش دەکەن یان کە دەستنە دکتۆری یەکێک بۆ نمونە ئەندامەشیت کە نەخۆشە ئەو بەڕێزەی لەگەرە خۆ بالۆ ئەوەی کێشەکەی کەم بیتەوە ترسەکەی کەم بیتەوە بەشی سێم پەیوەندی لە چارەسەرکردن وتمانەکەم بە خێزان دووەم بە نەخۆشەکە خۆی سێم بە دکتۆر و دەستگاکانی تەندروستی بەشێکی گرنگ لە چارەسەری ئەو کێشەیە لە چارەسەری هەموو نەخۆشەکیش دەکەوێتە سەر دکتۆر و کارمەندی نەخۆشخانە و نەخۆشخانەکان دەبێت نەخۆشخانەکان بە شێوازێک دروست بکرێن کە خەمڕەوێن بن سترێس کەم بکەنەوە بۆ نمونە ئەمە برادەرێکمان هەیە دکتۆرا هەیە پرۆفیسۆرە لە سوید موسسەی زۆر گەورەی هەیە چۆن دیزانی نەخۆشخانە دەکەیت کە نەخۆش دێ ئارام بیتن ڕەنگەکان چۆن بی گوڵ لە کێدابنێ ئەوە زۆر مهمە دووەم نەخۆشەکە دکتۆرەکە دەبی لەگە نەخۆشەکە زۆر لەسەر خۆبی ئارام بی وا لە نەخۆشەکەی بکات سقەی پێبی هەوڵ بدا کەمی بکاتەوە نەک پێبری ئەتۆ ئەو نەخۆشیەت هەیە و یەکسەر بیتۆقێنی سێ هەوڵدا بە شێوازێک معاملەی لەگەر بکە کە نەخۆشەکە مرتاحبی بۆ نمونە ئەگەر حەزینەکرد دەست بکەیە ملی هەوڵ بدا یەکسەر تو دەست لە بۆ ملینە بۆ نمونە ئەگە غودەی هەیە یان زجی دێشی پێی ناخۆشە هەوڵ بدە یەکسەر دەست نەکەوێت یەکەم جار فەحسی بکەی بە شێوازێکی عام برێ ئەو سەماعە لەسەر دڵی خۆی دابنێ برێ ئەو سەماعە لەوانەیە منداڵ بێ ئەو سەماعە هیچ زەرێ نییە لە بۆت فەرمووە لەسەرەوەی خۆمدانە سەماعەکەی بدەیە بە تایبەتی ئەگە منداڵ بێ فەرمە تو جێ لە دری من بگرە ئەو جە دوایی بێ سەر ئەو بەشەی یعنی دکتۆر ڕۆڵێکی سەرەکی هەیە لە چارەسەری نەخۆشی و ئەو کێشەیە کە پێ دەرێن ترس لە دکتۆر یان ترس لە نەخۆشخانە